لەسەر ڕووداوەکان و پەیوەندیەکان هەڵوێستی ئەوەش پەرلەمانتارەی کە پشتگیری فەڕەنسا کرد لە بەرامبەر سوکاتیەکانی ئەو وڵاتە بەرامبەر موسڵمانان و پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت نیگەرانی لای پەرلەمانتارانیش لێکەوتۆتەوە. سەرۆکی لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەگەر دەستەی سەرۆکاتی لەگەڵ خەڵک و دەنگدەران ڕاست دەکەن با لە دانیشتنی ئەم جارەی پەرلەمان ئەم بابەتە بخەنە دەنگدانەوە بزانن زۆرنەی پەرلەمانتاران پشتگیری پشتیوانی فەڕەنسا دەکەن یاخود دژایەتی. خۆی لە ڕاستیدا لە پەیڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستاندا مادەی 18 بڕگە 1 دەڵێ دەستەی سەرۆکایەتی نوێنەرایەتی پەرلەمانی کوردستان ئەکات هەن ئەتوانێت بە ناوی پەرلەمانی کوردستانەوە قسە بکات. بەڵام ئایا پەرلەمانی کوردستان کە نوێنەری ئەم جەماوەرە موسڵمانێ نوێنەری ئەم خەڵکە موسڵمانەیە کە 1400 ساڵە ئیسلامی بە ئازادی خۆی قبول کرد و وەرگرتووە دەکاکە فەرم وەرن دەستی سەرۆکایەتی یام ئەو بەڕێزەی کە بە ناوی دەستی سەرۆکایەتیەوە قسە ئەکات وەرە لەم جەلسەی پەرلەمانە ئازا بێت زۆر بەڕوونی بیخاتە دەنگدانەوە لەناهۆڵی پەرلەمانە بڵێ چه ئەندامێکی پەرلەمانی کوردستان پشتیوانی لە فەڕەنساکە لەوەدا کە گەڵتەی بە پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه و آله وسلم و هێرش کردوتە سەر ئیسلام و چه پەرلەمانتارێکیش کە دژی ئەوەستێتەوە ڕەتی ئەکاتەوە ئەو کاتە با ڕوون بێتەوە کە ئایا ئەو دەستەی سەرۆکایەتی و ئەو بەڕێزە فعلەن نوێنەرایەتیەکی سادقانەی ئەندامانی پەرلەمان و گەری کوردستانی کردووە یان پێچەوانەکەی. بەشێک لە پەرلەمانتارانیش دەڵێن ئەوانەی بەناوی دەستەی سەرۆکاتی پەرلەمانەوە پشتگیری فەڕەنسایان کرد سوکاتیان کردووە بە زۆرینەی خەڵکی کوردستان کە موسڵمانن. لە ڕاستیدا ئەوان ڕاستە زۆرینەی کورسیەکانی پەرلەمانیان لایە بەڵام هەموو خەڵکی کوردستان دەزانن چۆن و بە چ شێوازێک دەنگیان هێناوە. ئەو زۆرینەش ئەوان کە پێی نازن وازیحەیە زۆرینەیەکە بە تەزویر بە ساختەکاری بە لەشکێشی دەوڵەتی بێگانان بە تۆپ و فڕۆکە و کاتوێشای دەوڵەتە دراوسەکان بە تەزویر و ساختەکاری تیمە هونەریەکانی دەوڵەتانی دراوسێ بە دزینی قوتی خەڵکی کوردستان بە چاوسورکردنەوە بە سەرکوتکردنی ئازادی بە پەنابردن بۆ دیوەخانەکان بە پارە هەڵڕشتن و دەمانچە تەوزیعکردن و لێگزز و مۆنیکاکڕین بە ساختەکاری هێزی چەکدار کە تەنانەت دەنگ بۆ پێکاتەکانی ژەدەن ناهێڵن بە ئازادی خۆیان نوێنەری خۆیان بچێتە پەرلەمان ئەم زۆرینێ بە ساختە دروست بووە ئەم زۆرینێ بە ئاگر و ئاسن دروست بووە. ئەجینای ئەمە چەندین جاروتومانە حەجمی ڕاستەقینی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانیا دەرەکەوێت کە هەموو جارە دووسێ پەرلەمانتاریان دەرەچێت و حەجمی ڕاستەقینی چێتی نیشتیمانی کوردستانیش لە دەڤەری زەر دەست ئەکەوێت لە کاتە ئەم زۆرینەی کە ئەوان پێ نازن زۆرینەیەکە لەسەر بنەمای ساختەکاری و دزی و درۆ و چاوسورکردنەوە و هەروەها نۆکەرایەتیکردن بۆ داگیرکەرانی کوردستان بەدەستهێنراوە نەک لە سایه سیستمێکی دیموکراسی. نیگەرانیەکانی خەڵکی کوردستان لە بەرامبەر دەستەی سەرۆکاتی و لێدوانەکەی هێمن هەورانی تا دێت فراوانتر دەبێت. هاوڵاتیان داوا دەکەن دەستەی سەرۆکاتی پەرلەمان داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەن و جارێکی دیکەش بە ناوی زۆرینەوە قسە و لێدوانی بێبنەما نەدەن. ڕامێر عوسمان کەناڵی پەیام سلێمانی. گەل و حکوومەتی فەڕەنسا و هەم بۆ دەربڕینی پشتیوانیش بۆ هەر هەڵوێستێک کە ئێستا حکوومەتی فەڕەنسا و ڕایگەشتی فەڕەنسا هەیبێت